بەپی بۆ دەداچوونێکی پەیام لە 2 ساڵی ڕابردوودا پەرلەمانی عێراق تەنیا 37 یاسایی دەرکردووە. هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لە دەی ساڵی 2021 بەڕێوە چوو. بەهۆی ناکۆکی نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی لەسەر ئەنجامی هەڵبژاردن دوای نزیکەی 3 مانگ دادگای فیدراڵی لە 27 دوانزەی 2021 ئەنجامەکانی پەسەند کرد و ڕەوتی سەدر بە 73 کورسی براوەی یەکەم بوو. لە نۆیەکی ساڵی 2022 یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق لە خولی پێنجەم ئەنجام درا. ناکۆکی سەدر و چوارچێوەی هەماهەنگی بەردەوام بوو. بەهۆی تەواو نەکردنی ڕێژەی یاسایی بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار، هاوپەیمانی سێ قۆڵی کە پێگات بوو لە سەدر و پارتی و حەلبوسی نەیانتوانی حکوومەت پێک بێنن. سەرنجام سەدر لە مانگی 6 ساڵی 2022 لە پەرلەمان کشایەوە. دواتر لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و پارتی و یەکێتی و سوننەکان لە 27 دەی ساڵی 2022 کابینەی نوێی حکومەتیان بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی پێگێنا. بەمەش پەرلەمان و حکوومەت کەوتنە دەست چوارچێوەی هەماهەنگی. ساڵی یەکەمی یاسادانانی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق. ساڵی یەکەمی یاسادانانی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لە نۆیەکی ساڵی 2022 دەستی پێکرد و لە 3 دوانزەی ساڵی 2022 کۆتایی هات. لە ساڵی یەکەمی یاسادانان بەهۆی ناکۆکی سیاسی لایەنە شیعەکان لە سەدر و چوارچێوەی هەماهەنگی پەرلەمانی عێراق تووشی ئاستەنگی زۆر هات و کەمترین کاری کردووە. بەپێی ئاماری فەرمانگەی بە دۆداچوون و لێکۆڵینەوەی پەرلەمانی عێراق کە دەست پەیام کەوتووە، لە ساڵی 2022 پەرلەمانی عێراق 26 دانیشتنی ئاسایی و 1 دانیشتنی نائاسایی بەستووە و تەنیا 2 یاسایی پەسەند کردووە. هەر لە ساڵی 2022 پەرلەمانی عێراق متمانەی بە کابینەکەی سوودانی بەخشی 3 میوانداری بەرپرسانی باڵای کردووە. پارێزگاری سەلاحەدینیشی ناچار بە دەست لە کار کێشانەوە کردووە. ساڵی دووەمی یاسادانانی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق. ساڵی دووەمی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لە 14 ساڵی 2023 دەستی پێکردووە و لە 22 یانزەی 2023 کۆتایی هاتووە. پەرلەمانی عێراق لە ساڵی 2023 بەراورد بە ساڵی 2022 زۆرترین یاسایی پەسەند کردووە. بەپێی ئاماری فەرمانگەی بە دۆداچوون و لێکۆڵینەوەی پەرلەمانی عێراق کە دەست پەیام کەوتووە، پەرلەمان لە ساڵی 2023 55 دانیشتنی ئاسایی و 3 دانیشتنی نائاسایی ئەنجام داوە. هەروەها لە ساڵی 2023 دا پەرلەمانی عێراق 35 یاسایی پەسەند کردووە یاخود هەموار کردوێتەوە. لە ساڵی دووەمی یاسادانانی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق میوانداری 3 بەرپرس کراوە. لێپرسینەوەش لە وەزیری پەروەردەی عێراق کراوە. پارێزگاری دیوانیەش ناچار بەدەست لە کار کێشانەوە کراوە. لە ئامارەکانی فەرمانگەی بە دۆداچوون و لێکۆڵینەوەی پەرلەمانی عێراقدا ئەوەش هاتووە. لە ساڵی 2023 پەرلەمانی عێراق دەنگی لە سەردانانی 12 پلەی تایبەت داوە.